باسی ژینگەی وەرزش و هاندانەکەین بۆ وەرزشکردن هەمیشە وتومانە لەبەرەوەی پرۆگرامەکەمان بەیانیانە با دەست پێ بکەین ڕۆژمان هەستانمان لە خەومان وەرزشکردن هەموو ڕۆژێک ببێتە بەشێک لە ژیانمان ینی چەندێک دابنین نیو سەعات بێت یاخود سەعاتێک بێت بتوانین وەرزش ئەنجام بدەین تاوەکو تەندروستێکی باشمانە بێ و جەستەیەکی ڕێکمان هەبێ و وە گرنگی و تایبەتمەندیش بۆ تەندروستی ئەوە زیاتر لەلایەنی کەسانی پسپۆڕۆ شیکراوەتەوە و ڕۆژانەش توێژینەوەی لەسەرکرێت. ئەمڕۆ بابەتێکی جیاوازتر باسەکەین بە پێی گۆڕانی کەش و هەواکان ئێستا لەوانەیە وەرزشکردن بۆ هەندێک کەس گۆڕانکاری بەسەرابێت چونکە هەندێک کەسێ لە ژینگەی کراو لە پارکەکان و شاخەوانی و کۆمەڵی وەرزشی جیاوازەکە بەڵام ئەگەر وەرزەکە سارد و سەرما و بارانایی بێ ئەم کەسا بێ چی بکات یاخۆ کەسانی کە لە ناو هۆڵەکانن چۆنە بێ ئاگاداری وەرزشەکەی خۆیان بن چونکە ئەوەی کە ئێستا باسە زۆر کەس کاڵەیە چن بۆ وەرزش ئەڵێ کە هاتیتە دەرەوە ئاگاد لە خۆت بێ چاکەتێکی باش لەبەرکەی بۆی سەرمات نەبێ و ئێستاژەم پەتاوەرزیانە بڵاوە گفتوگۆ لەسەرم بابەتانە ئەکەین بە میوانداری زۆر بەڕێز خات و ئەفراهیم بەهمەن وەکو ڕاهێنەری وەرزشی وەکو بابەتە وەرزشیەکان و گرنگی وەرزش قسە لەسەرم بابەتاکەین زۆر بەخێربێن خات و ئەفراهیم باش هەمیشە باسی گرنگی و تایبەتمەرزی و وەرزشمان کردووە بەڵام با باسێکی ژینگەی وەرزشکردن بکەین تا چەند گرنگە ئێمە بە پێی ژینگەکەمان بە پێی گۆڕانکاری کەش و هەوامان وەرزش ئەنجام بدەین بەڵام سوودی لێوەرگرین زیانمان پێ نەگەێنێ. بەڵێ ڕاستە ڕاستەدا وەرزش هی شەخسێک ژینگەیەک یان کەسێکی تایبەت نییە وەرزش بۆ هەموو کەسێکە بۆ هەموو تەمەنێکە بۆ هەموو جەوێکە چونکە ئەوە باسی سەلامەتی ئێمەیە ئێمە تا گرنگی بە ڕاضە و بە وەرزش بین بە جوڵەی جسمان بین سەرکەوتوین ئێستا لە هەر ئاستێکا بین لە هەر جەوێکا بین لە هەر هەوایەک ینی ئەوە شتێک نییە کە بڵێ ینی ئەبێ بێ بە ئەکسکیوزێک کە کەس نەچێ بە دوای وەرزشە کەواتە ئەوە ڕێگری ناکە ئەبێ بەردەوام بین ئەگەر سارد بێ ئەگەر گەرم بێ ئەوانە پەیوەندی بەوە نییە ینی بڵێ ئێستا گەرمایە کاتی نیە ئێستا سەرمایە کاتی نیە یا حتا ئەگەر بڵێ ئیمکاناتەکە نیە ینی مەجای ڕاضەکردنیان قاعەیە یان شتێکی تایبەتنی ئەوانە لە ڕاستیدا شتێک نییە کە ببێ بە هۆکار بۆ ئەنجام نەدانی کە ئێمە لە لای خۆمانە بڵێن نا ئێمە ئەو شتانەمان هەیە نە ئێمە ڕاضە ناکەین کەواتە ئەوە شتێک نییە ئەگەر من بە صحیح لە جەناب تێگەیشتم ئەوە شتێک نییە کە ڕێگری بکە لە ئێمە و پێویستە لە هەو حاڵەتانیشە خۆمان بگونجێنین و ئەبێ بیکەین ئافرەت بین پیاو بێ یا مناڵ بێیان لە هەر حاڵەتێکە لە هەر ئاستێکە یان وەکو لە هەر جەوێکە دووادارم وەڵامەکە هەنێک لە وەرزشەکان لانەیە ئێستا ئەگەر بینەرانمان گویان لە قسەکانی بەڕێستەوە بێت کۆمەڵە کەرەستەی ئەوێت ئەمانە لانەیە لە ژینگەیەکی وەرزشیە لە هۆڵێکی وەرزشیە بۆیان دابین بکرێت بەڕای جەنابەت هێشتا بەم بارودۆخەوە ئەگەر ئەو وەرزشە ئیمکانیەتێکی لەو جۆرەی بوێ هێشتا هەر ئەتوانین ئەگەر بۆ نمونە هۆڵێک نەبوو ئێمە هەر بتوانین بێ ئەو کەرەستانە وەرزشەکەمان بکەین بەتەکید ئێمە وەکو خۆمان ئەبێ سەرەتا لە شتەکە تێبکەین کە ئێمە بەتەمای چین ئەنی من ئەگەر بمەوێ مەلەوانی بکەم ئەبێ بچمە مەزبەح من ئەگەر بمەوێ شتێکی تایبەت بکەم تێنیس بکەم نا ینی ئەمەوێ بزانم چی بکەم بەس ئێمە جوڵەیەکی ئام و بە ئام وەکو ئەوەی کە ماسوولکەکان یاری بکەن جسمی ئێمە یاری بکە بەشی وەکو ئەڵەن ئەگەر باسی دوو تایپی ئێرۆبیک و ئەنایرۆبیک ڕاضە بکەین ئێمە شتێکی ئام بۆ هەموو کەسێک هەڵەبژێرین و باسی ئەو شتە ئەەکەین نەک باسی ڕاضێکی تایبەت کە پێویستی بە شوێنێکی تایبەت یان جیهازێکی تایبەت بێ لە حاڵەتێکە ئەگەر ئەوە هەبێ زۆر بۆ خەڵک باشترە بە تاکید ئەگەر هەموو شتێک لەبەر وەرزشکردن بێت نابێ بیانومان هەبێت ئەگەر هۆڵیش نەبێت بەڵام هەندێک لە وەرزشەکان ئەگەر هۆڵیش نەبێت شوێنی تایبەتی وایە کەواتە ئەو باسە ناکەین یعنی ئەوە تایبەت بێ بەڵێ شوێنی تایبەتەکەی پێویستە بەس ڕاضە و تەمرینی جسم کە زۆر ئاسانە زۆر ینی شتێکی ئەوەندە قورس نییە کە بڵێ ئەوەم پێویستە شتێکی تایبەت ئەگەر مەجالێک هەبێ بڵێ یەک دەریەک ینی ئەوەندە مەجالێک هەبێ کە بوەستی بتوانانی ئەم ماسوولکانی ئێستا من ئالێرە دانیشتوم بە ئەو شوێنە ئەتوانم ماسوولکەی خۆم بجوڵێنم ینی تەمرینێک بکەم ئەگەر شتێک بەدەستەوە بگرمانی مەجالەکە ئەوەندە بەس ئەوەی لە ئێمەیە لە مێشکی ئێمە لە توانای خۆمانە بە دوای بیانوانە گەڕین کەواتە ئەگەر بمانەوێت جسمان بجوڵێنین بە شێوەیەکی ئاسان حتا ئەگەر ڕێوەڕوین بەناو خیابانەوە بۆ ینی ئەها ئەگەر بەیانیان هەڵەسین بەس بە شوێنەکەی لە شوێنەکەی خۆمان لە گەڕەکەکە ئەچی ئەگەڕێنی ئەوە خۆی ڕاضەیە ڕاضەی ماسوولکەیە ڕاضەی لانگزەکانە ئەوە شتێک نییە کە بڵێ شوێنێکی تایبەتی ئەوێ مەجالێکی تایبەت نە ئەوانە نە
لە ڕاستەیە بۆ هەموو کەس ئەکرێ بۆ هەموو حاڵەتەکەکرێ بەس ئەوە بە خۆمان کەوتووە کە بە دوای بیانوەیەک بگەڕین کە نەیکەین یان نە بمانەوێت لە کەمترینیش بەکاربێنین. ئێستا تازەترین ئەوانەی کە توێژینەوەکەن لە بواری وەرزشە و ئەوانەی کە کەمترین پێداویستی هەبێت ئەوە دەرکەوتووە کە تۆ بەستەنها پێویستت بە پێڵاوێکی تەندروستە لەگەڵ جلوبەرجێکی تەندروست ئیترەتوانی بە پێ بڕۆی ڕۆژانە کاتژمێرێک ئەتوانی کە تەندروستێکی باشتە لای خۆمان تا چەند ئەمەمان کردو بە کەلتور ینی بتوانین ئەگەر نتوانین بچین لە ناو هۆڵێکی وەرزشەوە نتوانین بچینە پارچێکی تایبەتەوە بەڵام توای ڕۆژانە کاتژمێرێک بە تایبەتیش لە بەیانیانە دەستپێکی ڕۆژە وەرزش ئەنجام بدەین. بەداخەوە زۆر زۆر ئەو شتە ئیهمال کراوە لای ئێمە یعنی بە تایبەت من ئەگەر باسی ئافرەتان بکەم نە مەجالی قاعەم نییە نە قاعە لە لای ماڵمەوە نییە نە لە ڕاستیدا ئەوانە بەس بیانوویەکە ڕاستە ئافرەتان بە تایبەت ئەو خانمانی و خاتونانی کە ئیشی ماڵەوە ئەکەن هەر ئەکتیڤن بەس ئەو جۆرە جوڵە ئەو جۆرە ئەکتیڤە تەواو نییە هەمووی جسمی ئێمە ینی ئسکلەتنی مەسڵ سکلەتنی یعنی ماسوولکەی هەموومان هەمانە بەس شتێک هەیە ئەو ڕاستێک هەیە تەمەن لە دوای سیەوە تەمەنی ئەشخاص ئێمە لە دوای سیەوە ئەگەر ماسوولکە یان هێشتا ئسخان ینی ئسکلێت بەندی ئسخان ئێسک و ماسوولکە ئەگەر ماسوولکە یاری پێ نەکرێ هەندێشت هەیە بە تەمەنەوە تەحلیلێک ینی کەمە بێتەوە ماسوولکە نەجوڵێ یاریکردن نەیانی ئەوە کە من حتمما بچمە قاعەیەک ئاسنێک هەڵگرم دوای ماسوولکەم گەورە ببێ یان وەکو ئەستلاحێکە بەکارێ بن ببی بە شێوەیەکی پیاوانە نە ئەوە نییە ئەوە ڕاضە نییە مەبەستی ئێمە ئەوە نییە مەبەستی ئێمە جوڵەی ماسوولکەکانە چونکە لە دوای تەمەنی 30 ساڵەوە جسم بە نەجوڵان دەستەکە بە تەحلیل چوون ماسوولکەکان و ئێسکیش ینی لە دەستە چێک کەمە بێتەوە هەر لە ڕیسەرچە دەرکەوتووە کە هەر 10 ساڵ ئێمە 3 بۆ 5% ماسوولکە و بەبێ ئەوەی کە ئەکتیڤ نەبێت و ئێسک لە دەستە دەن ینی تەحلیلە چێت جسمی ئینسان باشە ماسوولکە دروستە بەڵام ئێسقانی ژانی تۆ توانی بە وەرزش وای لێ بکەی خۆی جسم بە جوڵە ئەو یاریە ئەو جوڵە و ئەکتیڤ بوونی جسم بەڵێ تەئسیرەکە و زەخت لەسەر ماسوولکە ینی وەکو فیزیۆلۆژیەک باسێکی زەخت لەسەر ماسوولکە ئەبێ فۆرسێک زەخت ببوورە لەسەر بۆن لەسەر ئێسک ئەبێ بەهۆی ساختی دروستبوونی ئێسک ینی ئەو زەختە حتا وەکو بڵێ ئەگەر لەوانەیە ئافرەتێک تۆزێتە منی هەبێ خاتونێک بڵێ نە ئەوە من دەستی بۆ بەرم قورسە بۆ من لە حاڵەتێکە نە بەس چی باشترە ئێمە هەل لە ئێستەوە ئاگامان لێبێ نەک بچینە سەرەوە نەک بکەوینە حاڵەتێک مەجبور بووین کەواتە منێک کە ئەزانم لە تەمەنی 30 ساڵەگیەوە بۆ سەرەوە بۆ هەموو کەسێک ئەگەر ئەکتیڤ نەبم لە دەستی ئەدەم تووشی نەخۆشی ئسخان هەیە هەر بەعام لە تەمەنەوە دەستەکەوێت کە ئسخان پووکە بێ ناسکە بێ ئەشکێ بینی بینی لە حرەکەتێکە خاتونێک کە ڕۆشتە تەمەنە یان هەروە بەعام پیاو بەیان هینە لە حرەکەتێکە تووشی فراکچری ئسخانە بێ چونکە ئسخانەکەی تەحلیل چووە پوکاوە هەروە ماسوولکەش دەست بەرز ناکرێتەوە زۆر کاتێمە تا گرفتەکەمان بۆ دروست نەبێ بی لەوە ناکەینەوە کە بچین بە دوای چارەسەرێکا بەڵام پێشتر کە جەستەیەکی باش و ڕێکمانەیە یاخود جەستەیەکی تەندروستمانەیە با پارێزگاری لێ بکەین ینی پارێزگاریەکەش بە وەرزشکردنە ینی بچۆ بە هەموو پزیشکە بەڕێزەکان وەکو لایانی تەندروستی ئەڵێ وەرزشکردن زۆر گرنگە بۆ هەموو کەسێک بەڵام با من کۆمەڵە پرسیاری هاوڵاتیان بە تایبەتی باسی خانمانە کرد ینی ئێستا بچۆرە ماڵێک و ماڵی هەر هەمومان دایکمان بێ خوشکمان بێ یاخو کە سوکارمان بێ ئەڵێ بۆ وەرزش ناکەڵێ من لە بەیانی سەحانەوە تا 12 یۆڕۆ من لە ماڵەیە هەڵە سوڕێمە جوڵێم بەڵام جوڵەکان هەڵن بۆ نمونە تۆ سەعاتێ نیو سەعات گسکێکی کارەبایت پێ بەردەوام پشتی کۆماوەتەوە ئەمە بێگمان سوودی پێ ناگەێنێ زیانە پێگەێنێ بەڕێستشان وەکو ڕایەنەر لەوانێ لەسەر ئەو قسەتان هەبێ یاخود تۆ بەدیار شوێنێکەوە ستاویت بۆ ماوەی کاتژمێرێک ئەو ماسوولکانە هەمووی مادووە بێ زیانە پێگەێنێ تا چەند گرنگە ئێمە مبرر نێنینەوە بۆ جوڵەیەکی کە بۆ وەرزشکردن ینی هەوڵ بین وەرزش بکەین و هەوڵیش بین ئەگەر تەندروستیمان باش نییە یەکێ لە پەلەکانمان ناتەواوە یاخو ئێسکێکمان گرفتی هەیە هەر چارەسەری بۆ بدۆزینەوە ینی بۆ نمونە ئافرەتێک لە وڵاتێکی ئەڵمانیا تەمەنی 7 ساڵە ڕاستە ژنەکانی تاوانە بەڵام گۆچان بەکارێنێ بەس لەبەرەوەی لە جوڵە نەکەێ چۆن ئێمە بتوانین ئەمە بکەینە بەشێک لە ژیانمان بۆ هەموو کەس و کار و هەموو کۆمەڵگامان
لە ڕاستیدا ئەوە ئەکەوێتە سەر باوەڕی ئێمە یەکەم هەڵەیە کە زۆر باوە لە لای ئێمە ئەگەر حتا لە قاعە ئێستا من خۆم ئەوە بابەتی وەکو شخصی خۆم من یاریزانێکم کەواتە ئەبێ ئیشەکەی خۆم بەردەوام بکەم بەس بەعام لە قاعە زۆر بیستومە بۆ هاتووی بۆ قاعە تۆ لاوازی تۆ قاعە بۆ چییە یان ئەوێ یەتە قاعە ئەوێ ئەڵێ ینی قاعە ڕاضە بەس دوو بابەتە یان ئەوێ جسمی پڕ بێ یان ئەوێ جسمی مانگێک ئێوە ڕاضە بکە مەسەلەن ئەو چەوری ئەو بەشەی نەمێنێ ئەوە هەمووی لەوێ ئەگەر من لە شخصی خۆم بزانم سوودی ڕاضە تەنها چەوری ئەوێ نییە تەنها ئستایلێکی ڕێک نییە و ئەوە نییە ئەو کاتە قەناعەت بەوە ئەەکەم چۆن وەکو شتنی ددان من ئەبێ ئاگام لێبێ بیشۆم بەردەوام چون ئەزانم چی بەسەریە بە ئەو ئستایلیشە ڕاضە ئەەکەم چونکە من ئەزانم ماسوولکەی من جسمی من پۆستچری من لە ئیش نەکردن تێکەچێ یعنی بەکار نەهێنان ئەبێ بەردەوام ئەم ماسوولکە بەخەبەر بێ ئیشی ڕۆژانەی ئێمە ئافرەتان ئەوە ژیانی ڕۆژانەی ئەوە ڕاضە نییە ئێمە ئەبێ بەعکسەوە ئاگامان لێبێ لەبەر ئەو ژیانی ڕۆژانەمانە کە هەمانە پارێزگاری لە مناڵە ماڵەوە بەخوێکردنە هاتوچۆیە ئەو ئیشە قورسانەیە ئەبێ جسمێکی بەتوانەمان هەبێت کە بتوانین ئەو ئیشە بکەین ئەگەر جسمێکمان نەبێت کە بتوانین بەرگەی ئەو هەموو ئیش و هەڵس و دانیشە وەرە و تەباخ مەتبەخ ئەو شتانە بکەین یا مناڵ هەڵگرتن مناڵ دایکەکە لەگەڵ مناڵەکە کە گەورە ئەبێت دایکەکە لە بینەچێ یعنی چونکە ماسوولکەکانی چونکە جسمی بێهێزە ماسوولکە بە تایبەت تەمرین تەدریبدانی ئەبێ بە قووەت ئەبێ بە ئیندورنس ئەبێ بە سترنت کە قووەتی هەبوو ینی بەرگەی هەموو شتێکەگرێ ئەگەر من ئاگام لە ئەو ماسوولکانەی دەستم بێ قاچم بێ ئەگەر ئەو ماسوولکانێک لێرە دانراون کە ئەبێ بەهۆی نوشتانی ئەو بەشە بۆ ئەو بەشە محافظەت ئەکا لە جنگەی نیکاپی من کەواتە زەختەکە ناچێتە سەر ئەوە کە من تووشی نەخۆشی ئەم ساوەفان بمێ هەر نەخۆشیی کە پێویست بێ ئەوە ئەمەلیات بکەم و من نابێ ئەوە لە تەمەنی 60 دەست پێ بکەم هەرچەند ئەگەریش بیکەم هێشتا باشترە لە نەکردنەکەی من ئەگەر ئەوڕۆ خۆم بیکەم بە کچەکەشم بڵێ بیکە و دایکیشم بە دایکیشم بڵێ بیکە ئەو کاتە ئێمە هەمومان پێکەوە ژیانێکی سەلامەت و باش ئەژین بۆ ئەویشە پێویست بە حتمەن بە قاعە ڕۆشتنێ بە ئاسن و بە یاری بە جیهازی مەزبوط و ئەو شتانینی ئەوە هەمووی بیانوە هەموو ئێستا ئەلم زۆر هەموو شتێک هاتووە هەمووی بوو بە ئینتەرنێت هەموو شتێک لە بەردەستە هەموو شتێک لە دانیشی لە شوێنی خۆتان لە ماڵتایە پێویست ناکە بۆی پشی ئەوە ئێستا هەموو شتێک زۆر ئاسان بوو یعنی خاتونێکی ماڵەوە بوو نمونە ئەگەر بە قسەکەی جەنابەت ئێستا ئەڵێ مەجالی نییە هەنێک جار لانەی کۆمەڵە ڕێگری هەبێت ئەم بابەتانە چۆن ماڵەوە ئەتوانێت خۆی ئاگای لە ماسوولکەکانی بێ بەهێزیان بکە آخر بۆچی ینی ئێمە 20 دقیقە مەجالمان نییە ئەوە ڕاستە بۆچی ینی شخصێک لە 24 ساعتی کاتژمێری 20 دقیقەی بۆ نییە ئەوە صحیحە نا ئەوە من هەست ناکەم ئەوە ڕاستی بێ ئەوە بیان خاتونی ماڵەوە بڕواکەن 2 ساعتیش دایانەشێ بە دیارم تۆڕە کۆمەڵایەتیانەوە ئەگەر من ئەوەندە گرنگی بە خۆم بم بەجێ ئەوە 20 دقەی دانم ئێستا هەموو ئەنتەرنێت شەبەکە یوتیوب بەرنامەکانی خۆمان ڕاضە بڵاو هەیە کەناڵی ڕاضی هەیە من گرنگی بە خۆمەدەم ئەگەر لێشی نازانم وەکو ئافرەتێکی ماڵەوە ئەنتەرنێتە تەلەڤیزیۆنە هەڵەکەم سەیرەکەم مدەڕەبێک وەستاوە یاریەکە من بەرنامەی کوردین بینیوە بۆ من لەگەڵیانەیەکەم لە شوێنی خۆی وەستاوە قاچی بەرز دەکاتەوە دەستی بە تەنیشتەوە ئابا دەستی بە پێشەوە ئەبا زۆر ئاسان ئەوە یاریە تەواو من دەستم ئەجوڵێنم من قاچم ئەجوڵێن ئەوە یاریەکەیە خۆ یاریکردن بەس ئەوە نییە تۆ شتێکی تایبەت بکەنی ئەو ماسوولکانێک کە هەمومان هەیە بیجوڵێنین انقباز ینی کۆبوونەوە و سترێچینگ یعنی ئەو حاڵەتە ئێستا ئەگەر ماسوولکەی دەستە بە کۆکردنەوەی ینی گشتکردنەکەی و کردنەوەی ئەو ماسوولکە خەریکە تەدریبەکە بەو شێوە ئەجوڵێ بەس ئەگەر ئاوها بێ ئەوە ناجوڵێ کەواتە جوڵەی ماسوولکە بەو شێوەیە ئێستا ئەو کورسی لەم هەموو ماڵێکەوە هەیە ئەگەر من بمەوێ بە شخصە ئەنجامی بەم نازام ئێستا من دانیشانی لەگەڵ خۆماڵە ماسوولکەکانم تەمرینەکەم وەکو قاچ ئافرەتێکی ماڵم دەدەقە کات بۆ خۆم دائنم کورسێکیشم هەیە لە ماڵە دائنیشم و بەرزمەوە باش ئەوەم پێ ناکرێ
ئەکرێ زۆر ئاسانە ئەوە یەک حرەکەتە ئەوە یەک ڕاضەیە من ئەگەر سێ شتی وا هەڵبژێرم ئێستا من وەکو خۆم زانیاریم لەسەر هەیە زانیاریشم لەسەر نەبێ وەکو وتم هەموو شتێک ئێستا لەبەردەستە ئەو شتانە زۆر ئاسانە لەسەر ئەرزە پاڵەکەوی یاری ورگ ئەکرێ یاری ئەو ماسولکانە مەبەستم ئەوەی کە ئەڵەن یاری ورگ هەموو کەسەگەڵە وەزانێت چەورەکەی دائەبەزێ هەرچەند ئێمە ماسولکە تەمرین پێ بکەین چەوریش دائەبەزێنێ بەس مەبەستم ئەوەیە ماسولکە ئەبێ بیژوڵێنی بۆ ئەوەی کە لە ئیش نەکەوێ بۆ ئەوەی کە زیندوو بمێنێ چونکە خۆی لە تەمەن دائەبەزێ نابوت لێ ئەچێ کە نەیشی جوڵێنی زووتر ئێمە تێ ئەچین و تێ ئەکەوین کەواتە ڕاضەکردن تەنها جسمێکی ڕێک نییە من نەمبیستووە لە ڕاستیدا نەمبیستووە لەگرا لە ئێرە کەسێک ڕاضە بۆ سەلامەت بکە یان حەفلەیەکی هەیە ئێوە جسمی ڕێک بێ یان ئێوە کێشێک دابەزێنێ بەعام ئەوەیە بابەتەکە چونکە لە زانیاریەکە لە بابێتی ئەمە کە وەکوتم چەند گرنگە بۆ من کە من ئەم ماسوولکانمە ئەکتیڤ بن و بیان جوڵێنم بۆ ئەوەی کە لە دەستیان نەدەم بۆ ئەوەی کە ئەگەر ڕۆشتمە تەمەنە ئەبینی ناتوانێت ماسوولکەکانی بەستکاتەوە ناتوانێت دوو عەلاگەیت لە دەدەستەوە بگرێت ئەوە بێهێزیە ئەوە یان بە حرەکەتێک ئەبینی قاچێکەوە بەلاوەکەوە بە عەرزدا ئسخانیشکێ ئەوە هەمووی ئەنی ئێمە بیرەکەمان ئەبێ لەو شتانە بێ نەشتانێکی کە ئیتر جوانی جسم و نەبوونی چەوری و زەخت و ئەو شتانە بە دوایەوە بێت زۆر باشە کەواتە بینە سەر ئەوەی کە ینی شتەکان زۆر ئاسایی ینی زۆر سادە بوونەتەوە لە دانیشتان و هەستانێکا تۆ جوڵێ بۆ خۆ دروستەکەی وەکو بەڕێزماژۆپیا ئێمە بۆ نمونە لە ماڵەکانی خۆمانە جا چ لە خانووە بین چ لە شوقایە بین بێگومان ئەگەر حوشەشمان نەبێ باڵکۆنێکمانێکە باڵکۆنی کشمان نەبێ پەنجەرەکەمان نەتوانین بکەینەوە بەیانیان لەگەڵ هەستانمان لەخەوە ئەوە هیچ ئەویش کۆمەڵە تایبەتمەندیکێکا بە خێوێکی باشتە بێ ماسوولکەکانت تاڵە پشوویە بێ ئەنجا تۆستی و چالاکی ڕۆژێکی کە دەست پێ بکەیت و ڕۆژێکی نوێتە بێت چەند گرنگە ئێمە بەدەر لە وەرزشکردنەکە کۆمەڵە تەفمارینی تەمەن ینی نەفەسمان هەبێ هەناسەمان هەبێت ئێستا بینی ئەگە بچینە حوشە لەوانەی هەناسێ دەرەوە زۆر خۆشتر بێت چکە ژینگەکە پاک بۆتەوە باران باریوە ئۆکسجینێکی باش بوونی هەیە تا چەند گرنگە ئێمە لەگەڵ تەمارینەکانمانە بوونی ئۆکسجین وەرگرتن هەبێت واتە ڕاهێنانی هەناسەدان بەردەوامبوونی هەبێ وەی کە بتوانین هێزێکی باشترمانە بێ و چالاکانە کار بکەین بەتاکید وەکو باسم کرد دوو دانە لە دوو نەوعی ڕاضە پێڵن ئێروبیک ینی بەکارهێنانی ئۆکسیجن و ئەنێروبیک ینی ڕاضەیەک جوڵەیەک کە پەیوەندی بە ئۆکسیجنەوە نەبێت لە سۆرسێکی کە بەکاربێنێ ئێستا ئێمە بابەتی ئۆکسیجنە کە بەکارێنی ینی ئەو هەڵمژینی ئۆکسیجنە چ لە حاڵەتێک بێ کە من لەسەر ترێدمیلێکە ئەچم و هەناسەی قوڵ هەڵمژم لە قاعدێ ینی تەدریبدانی سنگ و ئەو هەناسە هەڵمژینە کە زۆر خەڵک ئاگای لێ نییە و نایکە ئەوە ڕاضەیە هەناسەی قوڵ هەڵمژی بدەیت کە سنگەکانت پڕەکەیت و هەناسەکە دەیتە دەراو ئینهێڵ ئەکسهێڵ ئەوە چ لە قاعە بێ چ لە ماڵەوە بێ زۆر گرنگە چون سیش هەروواوەکو خۆی ئەبێ یاری بکە ینی ئەو یاریکردنە بە تایبەت ئەو کەسانەی کە جگەرە ئەکێشن یان ئەوەیان نی ئەم سی ئاو هایە قەپاتە بێ وەکو ئەو ڕۆزانەکانی ئەگیرێ کە گیریا ئیتر هەناسەی بۆ نادرێ ینی نازانم شارحەکەی کامڵە کە ئەو ڕۆزانەکانی هەوای بۆ بێت ئەنی سیەکە باعکرێ و بە جوانی ئەجوڵێتەوە بەس یەکێک لە هۆکارەکانی خراپەی جگەرە کێشانەوەی ئەوانە ئەو قانە ئەگرێتەوە کەواتە کە ئەمە ئەزانین کە گیرایەوە ناجوڵێک نەجوڵا لە ئیشەکەوێت کە ئەو شتانە ڕوویدا خراپە بۆ سەلامەتی ئێمە ئەنی سیەکان لە کارەکەون کەواتە هەناسەدان پڕکردنی سیەکان و ئەردەدانەوەی ئەوە ڕاضەی سیەکانە بە تەکید زۆر گرنگە و ئەو هەناسە کە ئێمە هەڵی ئەمژین ئۆکسیژنە گەیەنە بخوێن کە ئۆکسیژنی گەیان بخوێن ئەمە جسمی ئێمە بە ئۆکسیژن ینی ئەمە ئۆکسیژنمان لە دابڕە ئەمرین کەواتە ئەوە یە گرنگێکە ینی یەک شت نییە لە ڕاستیدا هەنێک کەس ئەڵە ئۆکسیژنەگەی بە مێشکم ئەوە ڕاستی ینی ئەوە ئەستلاحەکە ئەمە بیستمان ئەوها کەواتە شتێک بە ئەوەندە گرنگی هەم تەئسیری لەسەر مود و جەوی شخصەکە هەیە بە تایبەت ئەگەر جەوێکی خۆش بێ ئەگەر پەنجەرەکردنەوەیەک بێنی ئەو هەوای تازە هەڵ ئەمژی هەستەکەی ئەڵەی سیەکانە تازە بووەتەوە بێ ئیش نییە ئەنی ئەوە یە گرنگێکی و ئەبێ بکرێ یان ئێمە لە جێگا هەڵەستین
یەکسەرە بینی هەڵستەیە چێ بە دوای ئیشەکەی خۆیان هەندێشت هەیە وەکو سەحب وەکو سترێچینگ وەکو جوڵە ینی ئاوە لە شوێنی خۆتا دانیشتووی ئەو ماسوولەکانەی کە شەو خەوتووە هیچیشی نەکرد تۆز سەحبی بکە با بکشێ ئەین تۆز بە ئەمبەرەوە ملێت قاچ و لە جێگە هەستەوەرەدا ینی ئەوەش زۆر گرنگە وەکو ئەوەی ئێمە شەو خەوتین ئاوە بە جسمێکی زۆر قەپات هەڵسێ چی ینی ئەبینی کەسەکانیش هەر کە بەتای بەدەستا ساردیش بۆ بەیانان هەڵەسن لەخەو ئەوە هەموو گیانم بوشک بووە یعنی بۆ حاڵەتەشەوە هەشتا ئەوە هەموو گیانم بوشک بۆ بەعام بۆ کەسێک ڕوو ئەدا کە هیچ ئەکتیڤیتێکی نییە و هەرچی ئەشینە پێشەوە جەو بەڵە تەئسیری هەیە بە تایبەت جەوی سارد هەرچی ئەشینە پێشەوە ئەو شەخصە خۆی بە خراپتر ئەبێ بەس لە لای خۆی ئەگەڕ ئەڵە بۆ ئەوە بۆ ئەوەی کە تۆ ئاگەر لە خۆت نییە تۆ هینێکی چارەسەرێکی بۆ ناکەی چارەسەرەکەش چییە؟ ینی ئەگەر من بڵێم کەسێک ئێستا ئەگەر بە دوای زانیاریەک بچی دەستەکەوێت خەڵکەکە بە دوای زانیاریەکە ناچێ نازانێ ئێستا هەموو شتێک هەیە لەناو ئەنتەرنێتە هەموو شتێک هەیە بۆچی کە من لە خەوا هەڵەستم لەسەر جێگەکەی خۆم دانیشتم ئەوە هەڵەستم بەبێ ئەوە بە جگای ئەوە بێمە دەرخێرا بێمە دەریان بە قەلەقیەک ئای درنگ ئەوانە با تۆزێک ئەو ماسوولکە و جسمی خۆمە لە کوڕی دەربێرم بۆ ئەوەی کە ڕۆشتم هەنگاوێکم نا هەمووانە بینین یان ئەم ماسوولکانی پشتەوە ئەگیریان کەمەرەگیری ئەوە چێ چونکە جسمەکە وشکە ئیشی نەکردووە هێڵناکە حرەکەتێکەکەی ماسوولکەکە تووشی شتێکە بێت تووشی شتێکە بێ ئەبێ بە ئازار ئەبێ بە شتێک لە ناو جسمایتە تا دووسە ڕۆژار ئەوە قەپات ببین ئەوە چییە؟ ئەوە بۆ کێ ڕوو ئەدا بە ئامەوە بۆ کەسێک جسمی ئەکتیڤ نییە بۆ کەسێک ئاها ئەنی بە ئام جوڵەی ژیانی ڕۆژانی ئێمە ڕاضە نییە تەدریب نییە ڕاضە شتێکی کە ئێمە ئەبێ حاضر بین بۆ ئەوە لە ئەوەمان وەرگرت و باوەڕمان پێهێنا نازانم چەنی پێچێ بەس ئەبێ وابێ باوەڕی ئێمە لەبارەی ڕاضەوە غەڵەتە لە پاڵ ئەم جوڵە دروستانەیە کە باست کرد زۆرش قورس نییە حتمما ئیمکانێتێک و هۆڵێکی تایبەتیشی نابێ باشە چیترمان پێویستە بۆ ژیانێکی سەلامە جەنابە دووەک ڕاهێنەرێکی وەرزشی ئەگەر باسی بەتەکیید هەموو شتێک پێکەوە ئیشێکی جوانمان پێدایانی خواردن خورد و خوراک خواردنی سەحیح ئەوەی کە جسم پێویستە بەعام کە ناوی ڕاضە و کێش و ئەوانە تێنە خواردن قەپات ئەو شتیوان نییە ینی خەڵک خواردن لە خۆی ئەگرێ ئەڵێ بەخوا ناخۆم چۆنە بێ نەخۆی خواردن ئێمە بە خواردن ئەژینە من نەخۆین کۆمەڵە ڕژیمی سەیرسەری چاتووە ئەوە زۆر گرفتی بۆ بەتایبەتی بۆ زۆرینەمان دروست کردووە ینی من بەڕاستی زۆر جار لەم ڕۆژانەی پێشوایشە لە هاوڕێکانمان هاوکارەکانمان ینی ئەمەنە زانیاری هەڵەش بڵاوکرێتەوە با ئێمە زانیارە تەندروستەکان وەربگرین بۆ نمونە لە خۆ لە هەموو خواردنە دوورکەرەوە بچۆ شتێک کوڵێنە بەس ئەوە بخۆرەوە ینی زۆرام لەوانەیە تووشی گرفتێکی تەندروستی زۆر قورسی بکات تووشی گرفتی مەعیدەی بکات من پێم خۆشە تۆ بەڕێزت وەکو ڕاهێنەرێک ئەو خانمانەی کە بێنە لای تۆ یاخۆ پرس بە تۆکەن لەبەرەوەی تۆ شارەزاییت هەیە لە بوارەکە تا چەند گرنگە کە جوڵەکانی پێبەخشیت ئەمەشی پێ ببەخشیت کە نابێ پەلت بێ چکە ئەو وەکو پێشتری ژاماژە پێ ئەوێ لە مانگەکەی ئەو کەسی کە خۆیوێ ئەوە دەرچێت نابێ پەلت بێ و سیستەمی خواردنت باش بێت و سیستەمی خەوتنیشت باش بێ تا چەند لەلایەن ڕاهێنەرانی وەکو ئێوە ئەم ئامۆژگاریە درێ بەو کەسانێک کە وەرزشەکەن بەتەکیید 100% ئەو ئامۆژگاریانە ئەدرێ بەس ئێستا ئەگەر شخصێک لە بەرامبەر من بێ بڵێ ئەوەی لەبەرت کردووە سپیە بەڵام نە ئەوە سوورە ئەڵێ نە ئەوە لە دنیا بە سپی ناسراوە ئەوە ئاو هایە بەو بوونێ من ئەڵێم نە ئەوە سوورە ئەو شخصە ناتوانێت ئیشێکی من بوو ئەوە لەکە لەسەر من خەڵک هەیە ینی بەعام مدەڕب شەرحی بوو ئەکا باسی بوو ئەکا پێی ئەڵێ بەس ئاوایەکەکە ینی قەناعەتی نییە ئەڵێ نە ئەوە نیە من خۆمەزانم تۆ ئەوەم بۆ بکە کە من ئەڵێم ئەیکە هاتنە بەردەمت و ئاوایانوت ئەبێ بڵێ بەسەر چاپ ئەو بە قەناعەتە یە بۆ تۆ ئەڵێ ئەوم بۆ بکە یعنی کە ئەڵێ ناکرێ ئەڵە لێی نازانی ئەوە ئەکەوێتە بەرامبەرەکانمانەوە ئەوکەوێتە خسەری من ئەگەر قەناعەتم ئەڕم بەلای دکتۆرێک دکتۆر ئەڵێ ئەو دەرمانێت ئەوەی ئەڵم بەسەر چا ئەڕم خێرا ئەیکڕم ناچم سەرچی بکەم بەس هەستوکەوتی خەڵک لەگەڵ مدەڕبەکانە بەعام ئەوەی کە من بینی و من لێرە ئەوە نییە مدەڕب فێرەکەن نا تۆ ئەوەم بۆ بکە تۆ ڕۆشتی بلای مدەڕبێک کە زانیاریەکی کە شارەزایەکی ئەوەی کە پێت ئەڵێ بیکە نەک بڵێ نە تۆ با من بە تۆ بڵم چی بکە کەوا دوت مدەڕبەکە ئیشی لە دەست دەرەچێت کە ئەگەر من باوەڕم بە بەرامبەرەکەم نەوێ یان نیکەم یان ئەگەر ڕۆشتم ئەوەی کەوتی بیکە ئەڵێ خواردن خۆ
قەناعەت ئاخر من ئەوەم پێ ناکرد ئەوە خواردنەکە ڕۆشت بەکە لە کاتی خۆتا بخەوە وەڵاهی من ئیشم خۆم لە ناکەوت سێ و چوار ئەوەش ڕۆشت ئەدە باشە ڕاستەکە بکە بەخۆ مەشغوڵم و من چی لێ بکەم فەرموو چی بکە ئاخر ئەوە دواتریش چاڕی نەتیجەشەکە نە ئاخر نەتیجەشم ئەوش بە مانگێک سەگەی جەناب زۆر زۆر سپاس بۆ ئەمانە دەستەکانت خۆش بێ. ئەوە ئەکەم زۆر خۆشحاڵم ئامادەبوونە دەست خۆش بێ.